خوێندکاری ژیر بە هیوای کاتەکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجێکم گەیشتمە لاپەڕە 47 لاپەڕە 47 ئەو کتێبە دەتوانی ناوە ڕاستە و مۆد بەبێ بەکارهێنانی کارتەکان بدۆزیتەوە. تەمەنی بەشداربووان لە پێشەنگای زانستەکان لە بچووکەوە بۆ گەورە ڕیز بکە. لێرە پێشەنگای زانستەیە، پاشان تەمەن لێرە نووسرایە، ئەو جا دووبارە بوونەوە یان دەبا بنووسرا بە جار چەند جار. ئەوانەی تەمەنیان 9 ساڵ بووە 6 جار واتە 6 کەس بووینە، 10 ساڵ 3 کەس بووینە، 11 ساڵ 2 کەس بووینە، 12 ساڵیش 2 کەس. لێرە هەر بەخۆی ڕیزکرایە لە بچووکە و لۆ گەورە لە سەرێ هەتا خوارێ، بەڵام لێرە ئەمە چ دەکەین؟ 6 جار دەنووسین، 9 3 جار دەنووسین، 10 11 جار 2 جار دەنووسین، 11 2 جاریش دەنووسین، 12 لە دەستی ڕاست هەتا دەستی چەپ. ئەوە تا نووسراشە 9 جار نووسرایە 6 1 2 3 4 6 جار نووسرایە 9 ببوور 6 جار نووسرایە 9 ئەو جا 10 1 2 3 ئەو جا 11 1 2 12 1 1 2 1 2. ئێستا ئەگەر بمانەوێ بزانین مۆد کامەیە زۆر ئاسانە. کەسکەکان سەوزەکان 6 جار دووبارە بووینەوە واتە دەنووسین 9 مۆدەکەیە، ئەو ژمارەی کە دووبارە بوویتەوە یان ئەو شتەی کە دووبارە بوویتەوە ئەوە 9. ناوە ڕاستە ئەویش هەر ئاسانە، خوێندکاری ژیر ئەوها دەست پێ دەکەین، دەتوانین لە لای ڕاستمان 3 ژمارە لە ئەوها لابین، لە لای چەپیشمان دیسان 3 ژمارە لابین، 4 ژمارە بە هەوەسی خۆمان. ئەو جارەی دیسان با 3 ژمارەی دیش لابم لێرە ئەوها، لێرەش 3 دیکە لابم، چ ماوە 1 ژمارە ماوە کە دەکاتە مۆدەکە، کە دەکاتە ناوە ڕاستەکە، دەکاتە ناوە ڕاستە. زۆر ئاسان بوو. ئەو جا وەڵامەکە ئەوهایە، مۆد بریتیە لە 9، ناوە ڕاستەش بریتیە لە 10 ساڵ واتە ئەوانەی 9 ساڵ بوون 6 کەس بوون زۆر بوون، باو بوو ئەو ساڵە مۆدەکە 9ە، ناوە ڕاستەکەش 10 واتە ناوە ڕاست نەکەم نە زۆر، ئەوە ناوە ڕاست. تەواو با بخینمەوە لێرە. زۆر جار مۆد بەکاردێت کاتێک کۆمەڵەکان لە شت پێک دێن، واتە لە ژمارە نا لە شت نەک لە ژمارە. سەرنج بدە خشتەی گیاندارانی دەریا، دۆلفین و زۆرترین وەڵامی بەدەست هێنا دۆلفین لەم کۆمەڵەیە مۆدە. لێرە گەر تەمەشا ئەو خشتەی بکەین، گیاندارانی دەریا چەند دۆلفینمان هەبوو؟ 61 گۆلچی دەریا 48 کیسەڵیش 30 واتە دۆلفینەکە مۆدە چونکە زۆر جار چەند جار دووبارە بوویتەوە 61 جار دووبارە بوون یان جار ژمارەی جار. باشە ئەوە تێگەیشتین لەو پرسیارەش. بینە لای ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. لێرە ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ناوە ڕاستە و مۆد لە هەر یەک لە ڕاهێنانی 1 و 2 دیاری بکە. ڕاهێنانی 1 نمرەکانی ڕەوەز
لە تاقیکردنەوەکانی زانستەکان. زۆر جار خوێندکاریژی ڕەنگە ئەو ژمارانەی لێرە نووسرا تێکەڵکەی لە کاتی شیتەڵ، بەڵام ئەوانە زۆر گرنگ نینە. ئەوە تەنیا ژمارەیە کە چەند تاقیکردنەوە کرایە جار، وەکو برێ جاری یەکەم، جاری دووەم، جاری سێم. ئەوەی گرنگە ئێرەیە، زۆر گرنگە. لە زۆر دەوڵەتان ئەوانە نانووسرێ لە خشتەکەی، تەنیا دەڵێ 5 تاقیکردنەوە. باشە، ئێستا نمرەکان گرنگن. ئەو نمرانەی کە بەدەستی هینایە ڕەوەز. وابزانین 88 ئەوە 88 یەک جار هەیە، 95 دوو جار هەیە، 67 یەک جار هەیە، 86 یەک جار هەیە. واتە ئەو ئەگەر مۆدی لێمان داوا کرد، داواشی کردیە کامە مۆدە، وەڵامەکە دەبی بنووسی 95 مۆدە، چونکە دوو جار دووبارە بوویتەوە، دەڵێ 95 ناڵێ دوو جار، وەڵامەکە دەبی ئەو ژمارەی دوو جار دووبارە بوویتەوە بنووسی، دەنووسی 95 لە وەڵامی مۆد. ئێستا لە وەڵامی ناوەڕاستە نازانین جارێ، دەبی بچین ڕیزیانکەین لە گچکەوە لۆ گەورە، دەبی بچین ڕیزیانکەین. لە هەمان گچکەتر نمرەکەی لە هەمان کەمتر 67، دوایە 86، دوایە 88، دوو جاریش 95 هەیە. ئێستا ناوەندەکە چێندەرە؟ ئەوە یەک، لێرە دەینە خوارە، لێرە دەینە خوارە، لێرە دەینە خوارە، لێرە دوو لەولای دوو لەولای ناوەڕاستە 88، واتە دەبی بنووسی ناوەڕاستە یەکسانە بە 88. بێگومان پێی نەدەویست بینوە خوارەی هەرزوو ناوەڕاستەکە دیارە. ئەگەر 5 ژمارەمان هەبی ئەوەی ناوەندێ زۆر دیارە، دوو لەولای دوو لەولای ئەوەش لە ناوەندەکەیە. بچینە لای ئەگەر تاقیکردنەوە هەبوو چ دەکەی؟ خوێندکاریژی ڕەنگە باشتر وایە هێڵک ئەوها بچێشی بەسەر لە هەردوو لای، وەکو بڵێ ئەوها هێڵک بچێشی، ئەوە یەک لێرە ڕۆیشت بۆ وێنە کۆپی لێرەیدانێ، ئەوەش یەک لەولایەش ڕۆیشت، دیسان یەک لەولایە لە لای ڕاست ڕۆیشت، دیسان یەکەچیش لە لای چەپ ڕۆیشت، چ ماوە؟ 88 ماوە. توانی ئەوهاش بکەی. چینە لای پرسیاری ژمارە 2. پلەی گەرمی. ڕۆژ، یەکشەمە و دووشەمە و سێشەمە و چوارشەمە و پێنجشەمە و هەینی و شەممە. پلەی گەرمی چەند بوو؟ 31 بوو، 17 بوو، 18 بوو، 15، 19، 23. 31. ئێستا ئەو ژمارانەی دووبارە بووینەوە دەتوانین لە ناو بە یەک ڕەنجی بنووسین 31، ئەوانەی دیش هیچیان دووبارە نەبووینەوە، کەواتە مۆدەکە چییە؟ 31 پلەی گەرمی. 31 پلە. بەڵام بۆ ناوەڕاستە خوێندکاژیر دەبی بچین ڕێزیان بکەین، بگەڕین بە دوای بچووکترین ژمارە، ئەوجا بەرەبەرە ژمارەکان گەورە بکەین. بچووکترین ژمارە لێرە 15ەیە، 15، دوایە پاشەوی 17 دێ، ئەوجا 18، ئەوجا 19، ئەوجا 23، ئەوجا 31. با بچین ڕێزیان کەین. 15، 17، 18، 19، 23، 31. 21م هەبوو یان نەمبوو؟ نە، 21 نەبوو، 23. ئێستا ئەگەر لێت بپرسن مۆد کامەیە کە
دووسێ جار دووبارە بوویتەوە تەنیا ئەو سیویەکە 2 جار دووبارە بوویتەوە کەواتە دەنووسی مۆد یەکسانە بە 31 پلەی گەرمی. ئێستا بزانین ناوەڕاستە کامەیە؟ ئەوە 1 لێرە، ئەوەش 1 لێرە، 1 لێرە، 1 لێرە، دەینینە خوارێ ئەوەی لە ناوەند دێمایەوە بە تەنێ پلەی گەرمی 19 ناوەڕاستەیە. پلەی گەرمی 19 ناوەڕاستەیە. زۆر ئاسان بوو. بگەڕێینەوە ئەو جارەی دەچینە لای پرسیاری ژمارە 3. هەڵەکە لەکوێدایە؟ هەردی وا دەزانێ کە ناوەڕاستە لەم خشتەی خوارەوە 220 و مۆدیش بریتیە لە 107. هەڵەی هەردی شرۆڤە بکە وەڵامە ڕاستەکەش بنووسە. هەڵەی هەردی شرۆڤە بکە وەڵامە ڕاستەکەش بنووسە. ناوەڕاستە 220 نییە. لەبەر چ هەردی وا دەزانی ناوەڕاستە 222 خوێندکاری ژیر زیاتر وابزانم لەبەر ئەوەی 220 لە ناوەندێ نووسرایە. ئەگەر تەماشاکەی 2 ڕەنووس لێرە، 2 ژمارە لێرە، 2 ژمارەش لەولایە. ئەگەر بە کەسچی بنووسم هەتا ئاسان بی. 2ش لەولایە وا دەزانی کە خشتەکە ئامادەیە، حازرە، ڕیز کرایە بەڵام ڕیز نەکرایە بەداخەوە، تێکەڵ و پێکەڵە خشتەکە. ڕاستە لێرە 220 لە ناوەندێ بەڵام ڕیز نەکرایە. ڕەنگە هەڵەی کردبی هەردی وەی زانیبی ڕیز کرایە. ئەدی لەبەر چ هەز دەکا 170 مۆدە؟ ڕەنگە لەبەر هەندێ هەست بکە کە لێرە نووسرایە 2 وەی زانیبی کەوا 172 جار دووبارە بوویتەوە. بەڵام لێرە هەفتەی دووەم، هەفتەی سێم، ئەو هەفتانە هیچ مانایان نییە لێرە. بنووسرێن نەنووسرێن هەر یەک شتە. لێرە ئەگەر نووسرا بە دووبارە بوونەوەکە ئەو وەخت دەیگوت ئەو کاتیش هەر ئەو ژمارانە زیاتر دووبارە بووینەوە. بەڵام هەردی ڕەنگە ئەوها بێری کردی بیتەوە کە 170 مۆدا چونکە 2 جار دووبارە بوویتەوە. ئەوە ڕای منە. ئێستا ئایا ڕای منە کە هەڵەکەی ڕەنگە لەبەر هەندێک کردبی. ئێستا بابزانین مۆد کامەیە خوێندکاری ژیر. با ڕەنجیانکەین 220 بە ڕەنگەکی جوان ڕەنگکەم بەو شینەی، 170 بەو ڕەنگەی سەوز، 150 با بەو زەردەی بی، 160 با بەو مۆرەی بی. ئێستا چەند ژمارە هەیە کە دوو هەمان ڕەنجی هەیە؟ هەمان ڕەنگ گوتمان 220ەکە مۆدا. ئەدی ناوەڕاستە کامەیە؟ ئەگەر هەر لێرە ڕیزیان کەم خوێندکاری ژیر کمترینیان چەندە 150 دەنووسم، دوایە لەوی زیاتر 160 دەنووسم، دوای لەوی گەورەتر 170 دەنووسم، لەوی گەورەتر 220 دەنووسم، دوو جاریش 220 هەیە ئەویش دەنووسم. ئێستا دەمەوێ بزانم ناوەڕاستە کامەیە. ئەوەی دەور دەدەم لێرە، لێرەش ئەوەی دەور دەدەم، ئەوجا ئەوەی دەور دەدەم، دوایش ئەوەی دەور دەدەم، تەواو کامە لە ناوەندێ مایەوە ئەو 170ە. 170ەکە ناوەڕاستەیە. 170ەکە ناوەڕاستەیە. مۆدەکەش 220. تەواو بووین. چمە لای پرسیاری ژمارە 4.
پرسیاری 4 ڕۆژان لە 6 تاقیکردنەوە نمرەکانی ئەوە 89 88 93 88 85 93 بەدەست هێنا. پاش بەدەستهێنانی نمرەی تاقیکردنەوەی هەفتەم، هێشتا نازانین هەفتەم چەندە چکەوانە 6 مۆد ئەو جابوو بە 93. ناوەڕاستە لە هەر هەفت تاقیکردنەوەکە دیاری بکە. مۆدەکە دیارە، ناوەڕاستەکەی ئەمە دەبی دیاری بکەین بۆ ڕۆژان. بچین زانین کو ئەوە تاقیکردنەوەکانن. یەکەم تاقیکردنەوە 85، دووەم 88، سێم 88، چارەم نە ئەوانە بوو ئەمن ڕێزم کردینە خوێندکاری ژیر بەخۆی ئەوها نەبوو، بەخۆی یەکەم تاقیکردنەوە، دووەم، سێیەم، چوارەم، پێنجەم، شەشەم، بەڵام ئەمن تەنیا ڕیزم کردینە چونکە نووسرایە 6 تاقیکردنەوە دەتوانم ئاواشی دانێم پاش ڕیزکردنەوە بڵێم لە یەک لە تاقیکردنەوەکان 85 لە دووەمەکەی 88 دوای 88 دوای 49 هەر ژمارەی تاقیکردنەوەوانە ئەو شەشانە. هەفتەمەکەی جارێن نازانین چەندە، بەڵام لە پرسیارەکەی نووسرایە کە تاقیکردنەوەی هەفتەمی کرد ئەو جامۆدەکە بووە 93. لێرە پێشی هەفتەمی بکە خوێندکاری ژیر مۆدەکە چەندە پێشی ئەوەی هەفتەمی کە هەر ئەو 6 تاقیکردنەوەی ئەگەر هەمان بی هەر 6 تاقیکردنەوە مۆدەکە چەندە؟ مۆدەکە دوو ژمارەیە 88 و 93 هەردووچیان دوونە، ناتوانین کامەی هەڵبژێرین، دەبی هەردووچی بنووسین، دەبی بنووسین مۆد دوو ژمارەیە لێرە دوو نمرەکان نمرەی 88 و نمرەی 93. بەڵام لە کتابەکەی دەرێ لە پرسیارەکەی دەرێ کە تاقیکردنەوەی هەفتەمی کرد مۆد بووە 93 لەبەر چ بووە 93 88ەکە نەما دیارە لە هەفتەمیش 93 بەدەستینایە لۆیە 93 ئێستا بووە 3 پێویست ناکە 88 بنووسین چکە ئەو دووە مۆد گەورەترین دووبارە بوونەوەی دەنووسین. گەورەترین چەندە؟ ئێستا زانیمان مادام وەیە لە تاقیکردنەوەی هەفتەمیش 93 هینە هەیە ئەوجا ئێستا مۆدەکەمان لە مۆدەکە بوویتە 93. ئێستا ناوەڕاستەکەی دەبینینەوە گەر یەکی لێرە بینمە خوارێ یەک نمرەش لێرە، یەک نمرە لێرە، یەک نمرە لێرە، یەک نمرە لێرە، یەک نمرە لێرە، چماوە 89 لە ناوەڕاستە، 3 لەو لایەی ڕاست، 3ش لە لای چەپ چونکە هەفتە ئەگەر هەفتی دابەشی دووی بکەین دەکا 3 و نیو 3 واتە هەمیشە 3 بژمێرە لە هەر لایەک ژمارەی ئەوی دیکە لە خانەی با بڵێن چارەم دەکاتە ناوەڕاستە. ئەوها ئاسان بوو دۆزینەوەی ناوەڕاستەی نمرەکانی ڕۆژان. پرسیاری 5 بەرزترین پلەی گەرمای شارەکەت لە ماوەی 1 هەفتە تۆمار بکە پاشان ناوەڕاستە و مۆد لە کۆمەڵی پلەکانی تۆمارت کردووە دیاری بکە. ئەوەی دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر. دێمە لای پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. هێمای بچووکترە لە یان گەورەترە لە یان یەکسانە بە لە شوێنی دابنێ لە ڕاهێنانی 6 و 7. لێرە لە لای ڕاستی ڕاهێنانی 6 دوو ژمارە هەیە، دەبی یەکەم جار ئەو دوو ژمارانە تاوتوێ بکەین واتە لێدەرکردن بکەین ئەو جا بەراوردیکەین لەگەڵ ژمارەی دەستی چەپ. 7500 هەزاری لێ بڕوە دەکاتە چەند؟ دەکاتە 6500 چونکە 7000 هەزاری لێ بڕوە 6000 مادام لێرە 500یشە واتە ژمارەکەمان دەکاتە 6500 لێرە کە بەراوردی بکەین لەگەڵ 7000
400 کامە زۆرترە 6,000 یان 7,000 بێگومان 7,000 کەواتە لێرە چ دەنووسین بچووکترە لە دەنووسین لای ڕاست بچووکترە لاواتە 6,500 بچووکترە لە 7,400 پرسیاری 7 ئەو جارەی لە لای چەپ دەبی تاو توێ بکەین کۆ بکەینەوە ئەو جا بەراوردیکەین کۆکردنەوەکە کووە 9 لەگەڵ 0 هەر 9 5 لەگەڵ 0 هەر 5 0 لەگەڵ 3 هەر 3 7 لەگەڵ 1 دەکاتە 8 8,359 لێرەش 8,395 بێگومان 95 چونکە 83 یەک شتە بەڵام 9 لە 5 گەورەترە 95 لە 59 گەورەترە واتە لای ڕاستمان گەورەترە هێمایەکە ئەو هەیە پرسیاری ژمارە 8 ئەمیر دەیەوێت ماوەی 832 کیلۆمەتر ببڕێ ڕۆژی 5 شەممە 453 کیلۆمەتری بڕی پێویستە چەند کیلۆمەتری تر ببڕێ بۆ تەواوکردنی گەشتەکەی بێگومان دەبوایە لێرە خوێندکاری ژیر بنووسرا بە چ ئەو ماوەیە دەبڕی بە ئۆتۆمۆبیل یان بە باس یان بە پێ یان بە فڕۆکە یان بە بایسکل دەبا بنووسرابە بەس نەنووسرا هەر کۆچی بی زۆر ئاسانە ئەو پرسیارە هەموو دەبی ئەو ماوەیە ببڕی ئەوەندەی بڕیە چەند مایە لێ دەرکردن دەکەین 832 کەمی دەکەینەوە لە 453 ئەگەر بە هزری بی بە هزری ناکرێوە بزانم زەحمەتە هەتا ئەوەی بکەمە 0 دەبی سێی لێکەم لێرە سێ هەر یەک شت دەکا 2 سێی لێ بڕوا نابی ئەو سێی خورد دەکەینەوە لێرە دەبیتە 12 سێی لێ بڕوا دەکاتە 9 لێرە دەنووسم 9 ئەو جە لێرە ماوە 5 لێ بڕوا نابی ئەو هەشتەی خورد دەکەمەوە 12 5 لێ بڕوا دەکاتە 7 لە هەشتەکەی ماوە 7 چاری لێ بڕواتن دەکاتە 3 واتە 379 کیلۆمەتری ماوە هەتا گەشتەکەی تەواو بکە چمە لای پرسیاری ژمارە 9 هیچ نەنووسرایە بەڵام وا تێدەگەین کە ئەنجامی ئەو لێکدانەی چاپ بکەین دەبا نووسرا بە کۆ بکەوە ئەژمێر بکە بڕەکەی ببینەوە هیچ نەنووسرایە لێرە خوێندکاری ژیر زۆر ئاسانە 2 کەوانەی دانەی واتە ئەو 2 ژمارەی جارێ بەیەکەوە ببەستیەوە لەبەر هەندێک جارێ بە ئەو 287 بینمە خوارێ وەکو خۆی 2 8 7 ئەوجە ئێستا کەوانەکەی چاکەم 109 لەگەڵ 91 ئەو یەکە لەگەڵ ئەو 9 دەبیتە 10 سەدیش لەگەر 90 دەبیتە 190 190 لەگەڵ 10 کۆ 10 دەبیتە 200 واتە هەمووی دەبیتە 200 ئەوجە ئێستا زۆر ئاسانە کۆی کەمەوە لەگەڵ 287 دەکاتە 487 487
هەمووی بەیەکەوە. دێمە لای پرسیاری 10. شەست و هەشت کەم 39 کۆ 56. ئەمن ئەگەر بە هزری ئەو ناوکەوانەی چاکەم دەمەوێت ئەو 39 بکەمە 40 واتە 1 کیلۆ زیادکەم، ناچارم یەکیش زیادکەم لۆ 68ەکەی. نەکو 68 دەبیتە 69 کەم 40. زۆر ئاسانە. ئێستا لێ دەرکردن بە هزری 9ەکە دێتە خوارێ، 6 چاری لێ بڕوا دەکاتە 2 واتە 29 کۆ دەکەمەوە لەگەڵ 56. ئەویش هەر بە هزری 29 و 56. 29ەکەی دەکەمە 30. هەز دەکەم ڕەنگە ئاسانبی 30. 56ەکەش دەبی یەکی لێ کەمکەمەوە دەبیتە 55. ئێستا زۆر ئاسانە کۆکردنەوە. 0 و 5 هەر 5، 3 و 5 8 دەبیتە 85 کەواتە ئێرە ڕاستە. لێرە هاتمە کۆتایی ئەو وانەیە خوێندکاری ژیر. هەتا وانەی داهاتوو کە باسی لاپەڕە 48 هەر بژی.